ئێمە ئەمڕۆ یاسایەکمان تۆمار کردووە لەسەر ئەنجومەنی وەزیران و بەتاحتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری دارایی و ئابووری وەزیری پێشمەرگە. ئێمە کەموکڕی زۆر هەیە، مافی پێشمەرگەی دێرین زۆر پێشەر کراوە، بەڵام ئەوەی کە ئێستا هەیە شی یاساییە لەسەر چەمبەرگە و مادەیەکی یاسای ژمارە 38 خانشینی پێشمەرگەیە ساڵی 2007 دەرچووە. یەکەم ئەو یاسایە ساڵی 2007 دەرچووە، دوای ئەوە جەنابی سەرۆکی هەرێم ئەو کاتە کاک مەسوود بەرزانی بووە واژۆی کردووە لە پار و نووسراوە ئەم یاسایە لە ڕۆژی دەرچوونیەوە جێبەجێکرێ، بەڵام بەداخەوە دوای 4 ساڵ دوای هەوڵ و هیمەتێکی زۆری ئێمە دوای فشارێک لە ساڵی 2011 جێبەجێکرا لە کاتێکە 4 ساڵیانی مافی پێشمەرگەی دێرین پێشەر کراوە، لە ساڵ 2011 جێبەجێکراوە. دوو لە بڕگەی مادەی دا بڕگەی دوو نووسراوە مادەی پێم وایە مادەی دایم بڕگەی دوو بەڵێ وا بوو نووسراوە خەباتی پێشمەرگانە سەردەمی شاخ بە دوو چەندانە حسابەکرێەوەتە ساڵێ بە 2 ساڵ، بەڵام بەداخەوە ئێستا ئەو خزمەتە وەکو جاش و جێشی شعبی و سەربازی جێشی عراقی کە سەردەمی ئەنفالەکان و پێش ئەنفالەکان شەڕی ئێمەی کردەوە کوردستانی وێران کردووە ساڵێ بە ساڵی حسابەکرێ. اینجا دوای ئەوەش ئێمە لە شاخ مەعاشمان نەبووە، زەمان نەبووە، دایرەی حکوومەت و خانشین و زەمانی ئیجتیماعی وانە نەبووە. ئێستا ئەگەر ئەوە حسابەکەن ساڵی بە ساڵی حسابەکەن، بەڵام ئەبێ ئەڵێت تۆ ئەوەندە ساڵ پێشمەرگە بووی لە سەردەمی شاخ، ئەبێ زەمانمان بێتە بەشە ئەو کاتە مەعاش نەبووە، زەمانی چی بین خەباتمان کردووە ئەو هەموو شەهید بووە. ئەیکەی زەمانی ئەو کاتەی ئەو شەهیدەیە کرد کە هیوا هەبوو یەک ڕۆژ پێشمەرگە بێوارە شەهیدە بوو. پێشمەرگەمان هەیە لە ساڵی 79 پێشمەرگە بۆ بەردەوام، ئێستا زەوی نەگرتووە هێشتا، هەمان 76 پێشمەرگە بوو، تا ئێستا کۆچی دوایی کردووە، مناڵەکانی هێشتا لە کلێچیان بە شەرتێ بە هەزاران زەوی دابەشەکرێ ڕۆژانە، بە سەدان دۆنم زەوی دابەشەکرێ ئەدرێ بێ بەرامبەر بە کۆمپانیا و بە خەڵکی وفاپێدا و ئەوانە، بەڵام پێشمەرگەیەکی دێرینی قڕ بەسەر کە ساڵی 79 یان 77ەوە یان 80ەوە پێشمەرگە بووە، ئێستا لە ژیانایە هەیەە کۆچی دوایی کردو مناڵەکانی ئێستا لە کلێچین بەڕیشی کێ ڕەوایە. دوای ئەو خەباتە مەدفعمان لە کوردستان کردو و تەمەنی خۆمان ناوەتە سەر ناو شۆرشا خەرج کردووە، خۆشین تەمەنی گەنجێتیە، تەمەنی گەنجێتیمان ڕۆشتۆ، بەڵام ئێستا بەس ئەبێ شاوەڕێی ئەو بکەن کە 2 متر زەویمان دەستکەوێت بۆ قەبرەکەمان. خانشین 13100 شتێکمان هەیە، بزدەبەت تاینەکە نازانم، بەڵام ناگاتە 13500 ئەوەندەمان هەیە. ئێ باشە لایەنەکەی تریش با بەقەدەر ئەو 6 حزبێ هەیە فەرزدا کە ناژبێ ئەوەندە ئەمە 26000 منطقە ئێستا 7000 خانشینە بێ بێژگە لە هی ئەولول و ئەوانە